ئێستا گشت هاوڵاتیان دەتوانن بزانن کە داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکانمان چەندە. ئێستا گشت هاوڵاتیان دەتوانن بزانن داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکانمان چەندە و لە چ بوارێکدا خەرج دەکرێت. ئەمە وتەی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بوو بە بۆنەی تێپەڕبوونی 100 ڕۆژ بەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئەم وتێ لە کاتێکدایە نەک هاوڵاتیان بەڵکو و پەرلەمانتاران و تەنانەت ئەندامانی لێژنەی سامانە سروشتەکانیش ئاگداری داهاتی نەوت نینە. سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نوێیەم داوای زانیاریم لەسەر نەوت لە حکوومەت کردووە، بەڵام تا ئێستا حکوومەت ئەو زانیاریانەی پێنەداوم، جگە لە ئێمە زانیاری بە دیوانی چاودێری داراییش نادات. پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستبەکاربوونی کابینەی نوێ من پرسیارم لە حکوومەتی هەرێم وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە کە هەناردەی نەوتان چەنە و ئەو بڕەپارەیە کە ئەیدەن بە دارایی هەرێمی کوردستان چەنە و چۆنە. داوای وردەکاریانم کردەوە بەداخەوە ئەنجومەنی وەزیران هیچ وەڵامێکی نەداوەتەوە کە هیچ داتا و زانیاریەکی تیابێ. بەواتایەکی تر نەک هاوڵاتیان ئێستا دەتوانن بزانن داهاتی نەوت چەنە و خەرجیەکانی چۆنە، پەرلەمان نایزانێت. ئێمە زانیاریمان لەسەر نەوت لە ڕێگای کۆمپانیای سۆمۆی عێراقیەوەیە کە ئێستا هەرێمی کوردستان نزیک بە 500,000 بەرمیل ڕۆژانە نەوت هەناردە ئەکا، چ بە بۆری چ بە تەنکەر. جگە لەوە داهاتەکەی نیوە زیاتری دیار نییە. پەرلەمان و پەرلەمانتاران بەردەوام داواکاری سەرێکیان لە کابینە یەک لە دوایەکانی حکوومەتی هەرێم شەفافبوونی کەرتی نەوت بووە، بەڵام تا ئێستا هیچ کابینەیەک لەسەر ئەو پرسە وەڵامی ئەرێنی پەرلەمانی نەداوەتەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووش ئاشکرای دەکات نەک پەرلەمان بەڵکو وەزیرەکانیش ئاگداری داهاتی نەوت نینە. خۆزگە خەڵک ئاگادار وایە بە تەواوی داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان کە ئەمە دڵنیاین تەنانەت وەزیرەکانیش ئاگادار نین بەو شێوازەی کە پێویستە بۆ وەزیری داراییشەوە، چونکە داهات هەیە نادیارە لە هەرێمی کوردستان کە بەشێکی داهاتی نەوت و گازە داهات هەیە چەند هێزێک و چەند دەستە و تاقمێک ئەیبەن لە هەرێمی کوردستان واتە ناچێتە ناو وەزارەتی داراییەوە. داهاتیش هەیە ئەوەی کە لە بەغداوە دێ لەگەڵ داهاتی ناوخۆ. لەبەرەوە دیوانی چاودێری دارایی بە فەرمی وەڵامی ئێمەی داوەتەوە لە پەرلەمان کاڵێ ڕێگریم لێ دەکرێت لە وردبینی زانیاریەکانی کردی نەوت و گاز لە وەزارەتی سامانە سروشتیەکان و چەند وەزارەتێکی تر بۆ گرێبەستەکان و بۆ عقود و بۆ مقاولات کاوە خۆی لە خۆیان شکستێکی گەورەیە لە سیستمی وردبینی کە بەبێ وردبینی ناتوانانی هیچ متمانەیەک دروستکەی بۆ داتا و زانیاریەکان. سەرڕای واژۆکردنی گرێبەستێکی گەورە لەگەڵ کۆمپانیای دیلۆیت لە کابینەی پێشوو بۆ وردبینیکردن لە داهاتی نەوت، بەڵام ئەو هەوڵەش گومانەکانی لەسەر ناشەفافی کەرتی نەوت نەڕەواندۆتەوە. ماوەی چەندین مانگیشە کۆمپانیاکە هیچ راپۆرتێکی لەسەر داهاتی نەوت بڵاو نەکردوتەوە. سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێژ دەڵێت نەک داهاتی نەوت بەڵکو داهاتی ناوەخۆ و خاڵە سنووریەکانیش ناشەفافە، جگە لە چەند کەسێکی ناو بنەماڵەکانی هەردوو حیزبی دەسەڵات کەس نازانێت چەندە و لە چی خەرج دەکرێت. هەردوو حیزبی دەسەڵات و لە ناویشانە هەردوو بنەماڵەکە و لە ناو ئەوانیشات چەند کەسێکی دیار وایان کردووە کە داهاتی هەرێمی کوردستان بە سەرجەم ڕەهەندەکانەوە بە فرۆشتنی نەوتەوە بە داهاتی ناوخۆ و خاڵە سنوورەکان و بە مەتاڕەکان و بە داهاتەکانی تریشەوە ناشەفاف بێ بۆ ئەوەی مەجای گەندەڵی تیابێ. ئەم گەندەڵیە ئەم داهاتەکە لە پارەی گشتی و بودجەی گشتی بۆ خۆیانی ئەبن دواتر لە دژی میلەتەکە بەکارهێنەوە بە چەند شێوازێک. مێژووی ناشەفافی کەرتی نەوت لە کوردستان دەگەڕێتەوە بۆ سەردەمی دروستبوونی حکوومەتی هەرێم و تا ئێستاش ئەو سێکتەرە هەر بە ناشەفافی ماوەتەوە، جگە لە چەند کەسێکی دەستڕۆیشتووی سەر بە هەردوو حیزبی دەسەڵات کەس نازانێت ساڵانە چەند نەوت دەردەهێنرێت و داهاتەکەی چی بەسەردێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.